هاي هاي ناوم محەممەد بن حوسێن کاکلام خەڵکی گوندی ئیمامکەلانێم ژیانن لەسەر ئاژەڵداریە بزن و مانگا و چێڵ و ئەو شتانە ئێستازستانە ژیانی ئاژەڵداری تۆزەگی ناخۆشە سەرمایە و قوڕە و بارانە و ئەوجا پێویستەکانیشی زیاترن لێجستانی لێ هاوینێ بەنمونە لێرە ناوچەکی شاخاویە بەفر و بارانێکی زۆر دەژ نییە دەبێت چڵۆی لێ بۆ بکەین جستانان بە کاو زۆ نابێت چڵۆی لێ بۆ بکەین و بەڕوانی لێ بۆ بکەین و ئەو شتانەی لێ بۆ بکەین وەکو کاو زۆی نادێنێ ئەمە چونکی ئێرە شوێنێکی شاخاوی ناوچەکی شاخاوێ بە حکمی بەفرە و بارانە و شوێنی وامان نییە کاو زۆی لێ بدەین هەموو ناوچە شاخاویە دەژ نییە بڵێجا کە دەمێ و جوێ دەمێ دستانان تۆزێک لەبەر ئەوەی سەختە بەڵێ ئێوارانیشیان دەدووشین ئەگە هەیان بێتیان دابێ بەیانیانش دەیان دۆشین بێرێ دەکەیە دوو جەوان ئێوارە و بەیانیان جای شێوازی ئیشی گوندی ماڵە و ئێوە هەیە بزنی ئێوە هەیە مانگای هەیە و هەرکەسە و بە ئیشی خۆی